کارڤدانên biryara dadganê dewletiya Parîs ev çend rojin yani cor bi corin li ser astê navxwe li ser astê Iraqê herwiha li ser astê Tirkiye û cîhanê jî berdewamî hene. Ji bo gotûbêjkirina vê mijarê me mêvandariya Berez Harî Îstîpanyan şêwermendê serbexweyê enerjî û vekuler di peymangeha enerjiya Iraqê li Washington DC kiriye. دیارە لە بەڕێزیان دەپرسین لەبارەی بڕیارەکانی دادگای ناوبژیوانی لە پاریس کەمە چەندە کاریگەری هەیە و بۆچوونی ئەوانیش وەردەگرین لەم بارەوە. بەڕێز ستێپانیان بەخێراتی بۆ کوردستان 24 مێ بپرسم کە لە دۆسی بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریس تورکیا دووپاتی دەکاتەوە کە بەشێکی داواکاریەکانی عێراق خەڕەت کراونەتەوە. وردەکاری ئەم بابەتە چۆنە بۆچی تورکیا وا دەڵێ؟ لە ڕاستیدا زانیاری زۆر لەو بارەیەوە نەدراوەتە ڕاگەیاندن و هەروەها زانیاری لەبارەی ئەو بەشانێک کە ڕەت کراونەتەوە لە نێوان لایەنە نێودەوڵەتیەکان وەرە لەگەڵ ئەو بڕیارەوە نەخراوەتەوە ڕوو بەڵام ئەم بڕیارەی دادگای نێودەوڵەتگیری نێودەوڵەتی تەنیا ئەوە نەکا کە لەلایەن وڵاتانی دریکەوە لە هەموو لایەکەوە پەسەندەکرێت ئەوەی کە حکوومەتی تورکیا باس دەکات ئەوەیە کە دەکرێت و ڕەنگە بابەتی زیاتر هەبێ و خود ڕاگەاندنی زیاتر هەبێ و لەلایەن حکوومەتی عێراقەوە هەروە لەلایەن عێراقەوە ڕەت کرابێتەوە. باشە بەرز هاری تورکیا ینی داخوازە قەرەبوویە ji Iraqê diketin û ڕەت diketin ku qerebuya Iraqê jî biketin. Yani vê xalê hên çawa dibînin, xala çareser çiye divê navberê de? بە شێوەیەکی دیار بڕیارەکەی دادگا بە شێوەیەکی گشتی بێگومان ڕەبتی بە هەردوو پەیوەندی بە هەردوو لاوە هەیە هەروە ئەوانیش پابەت نابن وە لەبەر ئەوەیە بۆ تورکیا بە بڕای منەوە بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی خۆی بگونجێنێت و پێویستە پابەندی بڕیارەکە بێت بەڵام لە ڕوانگەی ئەوەی کە دەکرێت ئەوەی یاخود ئەوەی کە وەزیری وزەی تورکیا باسی لێوە کرد من بڕوام وایە کە بە شێوەیەکی یەکجار زۆر ڕەنگە تورکیا بڕیاری خۆیە بێت و یەک یاخود دوو لەم داواکاریانەی تورکیا پەسەند کراوە بەڵام بە شێوەیەکی گشتی من پێم وایە عێراقیەکان لەم کەیسەدا ناتوانن براوە بن و کەیسەکە لە دەست دەدەن. بەڵێ بەڕێز هاری بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریس گۆڕانکاری لە نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا کردەوە بوو کە نرخی نەوت بەرز بووە ئایا ڕاگررتنی هەناردەی نەوت یاریمی کوردستان بەو شێوەیە لەسەر بازارەکانی جیهان کاریگەرە؟ ئەگەر سەیری بۆ ڕێنەوتیەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا بکەین دەبینین کە ڕۆژانای زیاتر لە 1 ملیۆن بەرمیل هەناردە دەکرێت یاخود ڕۆژانە لە هەرێمی کوردستانەوە بڕێکی زۆر و هەروەها زیاتر لە 72,000 بەرمیل لە کەرکووکەوە ڕەوانەی دەرەوە دەکرێت بۆ ئەمە کاریگەریەکی زۆری دەبێت بەڵام ئەوە دەبینین کە لە بازاری جیهاندا کاردانەوەیکی کەمە هەبووە لە بەرامبەر ڕێگریکردن لە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی بۆ ڕێنەوتەکانی جیهان بێگومان ئەمە کاریگەری زۆر دەبێتن ئەگەر باسیەوە بکەین کە نزیکەی 500,000 بەرمیل ڕۆژانە ڕەوانە دەکرێت بێگومان ئەمە کاریگەری لەسەر بازاری نێودەوڵەتی دەبێەوە ئەمەش نیوەی نزیکەی 100 بۆ 200 بەرمیل ڕۆژانەی نەوت هەیە کە پێویستە لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی یاخود داواکاری لەسەر لەلایەن وڵاتانی نێودەوڵەتیە بۆیە من بڕوام وایە کە بێگومان کاریگەری دەبێتن و هەروەها دەبینین کە نرخی پشتی بڕیارە دادگاها پاریس ئەف چەند ڕۆژن نەفتە هەرێما کوردستانی هاتیە ڕاگرتن ji bilî هەرێما کوردستانê divê navberêda حکوومەتا عێراقی تورکیەش zerermend naketin زەرەر نابن؟ بێگومان ئەمە کاریگەری لەسەر
عراق و هەروەها پابندەکانی عراق بەرامبەر ئۆپێک پلاس دەبێ ئەم بڕەنەوتە دەبێ هەناردە بکرێت ئەگەرنا لە شوێنی ترەوە دەکرێت وڵاتانی سەرەکی کە بەمە کاریگەر دەبن تورکیا خودی تورکیا دەبێت چونکە زۆربەی ئەو نەوتە بەرەو تورکیا دەڕواتن بێگومان نابێت لێ بیری بکەن کە عراق دووەمین گەورەترین هەناردەکردنی نەوتە بۆ تورکیا هەروە هەرێمی کوردستان بە هەمان شێوە بۆیە رووسیا دەیەوێت جێگرەوەی ئەم نەوتە بێتن بەڵام بە شێوەیەکی دوور و درێژ ئەمە کارێکی ئاسان نابێت نەبوو بەغدا و نەبوو عنقەرە و هەروەها بە هەولێریش بارودۆخی دەبەوە دەبێت کار لەسەر ئەو کێشانە بکەن و چارەسەرێک بدۆزن. بەڵێ لەلایەکی دیکەوە باس لە یاسای نەوت و غاز لە عراق دەکرێت کارێمی کوردستان بەردەوام هەوڵی داوام کێشانە لە ڕێگەی ڕێککەوتنەکانەوە چارەسەر بکات ڕێککەوتنی شەیە بەڵام تا ئێستا لە عراق یاسای نەوت و غاز نییە پێتان وایە بۆچی ئەم یاسایە تا ئێستا نەبووە؟ زۆر باش ئەگەر سەیری ئەمە بکەین لە ڕووی مێژوویەوە ئەم کێشەیە سەرەتا لە پەرلەمان لە 2007 باسی لەسەرکردەوە هەروەها دژایەتی لەلایەنەکانی دیکەوە ئەم یاسایە کرا لەو کاتەوە دەبینین کە ترسی سەرەکی ئەم یاخود جێبەجێکردن و پەسەندکردن ئەم یاسا لەلایەن پەرلەمان دەبینین کە ڕەنگە دژیەک بێت لەگەڵ دەستوری عراق بۆیە لەم کەیسەدا دەبێت پێویستە دەستکاری دەستوری عراق کرێ بۆ ئەوەی بتوانن ئەم یاسایە تێپەڕین بۆیە زۆربەی لایەنە سیاسیەکان ئاگادار بوون لەوەی کە ئەم کێشەیە هەیە هەروەها کێشەیەکی تر هەیە سەبارەت بە یاسای 101 دەستوری عراق کە داوا دەکات کە ڕێگە دەدات لە هەناردەکردنی خاکی یاخود نەوتی عراق لە ڕێگەی هەرێمە خۆجێیەکانەوە هەروەها عراق دەیەوێت ئەمە بخرێتە دەستی خۆی و کۆنتترۆلی بکات. باشە بنەریناتە ئەگەر یاسایەک هەبە یاسایان نەفت و غازێ لە عێراقێ ینی ئەف کێشە دنابەرە هەرێما کوردستانی و عێراقی دروست دەبوون بڤی ئاوایی بێگومان ئەم کێشانە دروست نەبوون بڕوامایە ئەگەر ئەم یاسا لە 2007 پەسەند کرابایە ئێمە ئەو کێشانەمان نەدەدینی لە نێوان کوردستان و عراق پێم وایە ئەم یاسایە پێویستە هەرچی زووە پەسەند بگیرێت هەروە پەرلەمان پێویستە ئەمە لە بەرچاو بگرێت و هەروەها بە جۆرێک لە جۆرەکان بگاتە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی ئەم کێشەیە چارەسەر بکەن من بڕوام وایە ئەمە کێشەیەکی زۆر جددیە لە ئێستادا کە زۆربەی کۆگاکانی نەوت گەیشتونەتە دۆخێکە پڕبوون و هەروەها تورکیا ئەگەر بوەستێت لەوەی کە هەناردەکردنی نەوت بەستێ پێم وایە ئەمە داواکاری لەسەرەکە ئەمە زۆر پێویستیە و چارەسەری پێویستە. باڵێ زۆر سپاس بەڕێز هاری ستێپانیان ڕاوێژکاری سەربەخۆی وزە و لێکۆڵەر لە پەیمانگەی وزەی عێراقی لە واشنگتن دیسی لە واشنگتنەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.